حاڵێکی تر کە گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە خۆزگە بە خۆزگایە بگەشتیناتە ڕۆژێک جەڵدە لێمانی نەدا لە وڵاتەیە هیچ قوتابخانەیەک لە دایانگە و باخچە و بیگرە هەتا زانکۆ و پەیمانگا هیچ قۆناغێک نەبوایە توێژەری دەرونی و کۆمەڵاتی نەبووە. ئەم هەموو توێژەری دەرونی و کۆمەڵاتیە ئێوە دەزانن لە شاری سلێمانی چەندین جاری تریش لەم بەرنامەی پەروەردەی دیمەنەوە باسم کردووە چوومەتە قوتابخانەی وان نزیک 1000 قوتابی هەبووە توێژەری نەبووە. باشە 1000 قوتابی هەرێکی لە عەشرەت و مەملەکەتێک ئەتێ بڵێ چی دکتۆر ئەویش ئەوەیە کە هۆکاری خراپبوونی بدۆزینەوە زۆر گرنگە. کچێکە بینیت خراپ بووە بێئومێدە بەس دایکی مردووە چەند خۆشە پێی بڵێ تۆ ڕوحیانەتی دایکت شا دەکەیت تۆ ئێستا پشت و پەنای باوکتی تۆ دەبێ دایکت ئەگەر ڕۆشتووە باوکت خەریکە ئەژنۆی دەشکێت ئەوەنی تریش پشتی نەشکێنی ڕۆڵە تۆیەک ئێستاکیە پورەکانت بۆنی تۆ ئەکا لە چاو دایکیانە من کچەیە بەس بەما هەڵم سانۆتەوە گەشانومەتەوە کەسێکی زۆر مهم نیم بەس ئەم قسانە لە دەرووناسی و لە کتێبە دەرونی و پەروەردەکانە فێر بوومە هۆیەکەیم دۆزیوەتەوە گەنجێکی تر ئیشەکات لێوە بۆی ڕۆشتوم خراپی لەبەرەوەی ئیشەکەی ئافرم بەس تۆ زانی ئەو کرێکاری ئەیکەیت ئەگەر نەخوێنی هەتا مردنە بێ کرێکاری بکەیت نەوەڵا 5-6 مانگێکی پۆلی 12 نیوە قیمەتیان هەر پارە دەست نەکەوێت نانەسکە و بە نان و تەماتە بەڕێکەی دوای کە دەرەجەت هەیە ناو ئینجا بخوێنیت و بۆی لەگەڵ زانکۆیان شتێک تەواوکەیت و تەرتیبات و لە داهاتووە 5 ساڵ ڕەزارە ببینی نەک 50 ساڵ باشتر و چاکترە وەڵا خۆ ڕاستەکەی دکتۆر کاتەوەش زۆر گرنگە هۆکارەکەی بدۆزرەوە نەخێر کوڕێکە کچاڵی خەڵەتانەوە نەخێر کچێکە کوڕ هەڵی خەڵەتانەوە نەخێر کوڕێکە لە لای جەناب تا بۆ نمونە چاتینی هەیە نەخێر جەنابەت کوڕێکە هەر لە دەم و چاو لە شقڵیە هەستەکەی هەندێک تەسەڕوفاتی ئەم هاوڕە گەزبازی و بەزم و ڕەزمەی لێ پەیدا بووە نەخێر کچێکی ترێ هەستەکەی ماوەیەکە دڵی پەیدا کردووە ئەڵێ دکتۆر دەسێ بە خۆیانێ و تەرتیبات و بووە تۆکس و فیلەر و زوو دڵ و ئای لۆڤ یو لەسەر دەفتەرەکەی و لەسەر وەرەقەکەی بەکن چاوسی دەفتەرەکەی ئای لۆڤ یو گڤەی دێ بەگەڵابە ئای لۆڤ یو قسە سەرم وەرەقەی ئەمەمانەوەیە دڵی پیا کردووە خوا پێم نەگرێ وەزع شەڕە ئەیهێنیت دەڵێ کچە جوانەکەم ئێمەش مراهق بووین کچە جوانەکەم ئێمەش ئەو قۆناغەمان تێپەڕان کچم لەم قۆناغەیە باوەڕ بە هەموو کوڕمەکە دنیات بۆێنێتە خوارە واڵێ واوات بۆ کەم دەست دانێم قاچ بەسەریا بڕۆ دوایی وا ناکە قاچەک هاتە سەرت ڕۆڵە هەرێکیتە پێکەنین و گاڵتە و سوعبەت کچەکە تێگە من کچە بۆ لە مەکتەبەکەی خۆم لە عدادەکەی خۆم بۆ تو دوای 2 هەفتە تۆڵێ ئەو دقەیە وام زانی بەس تەنها دڵم خۆشەکەی بەس بۆم دەرکەوت بەڵێ تۆ ڕاستەکەی خیانەتی لێ کردم و ڕۆی بەڵام ئارم بێ بەسمە ئەوە گرنگە نەسیحەتەکەی من تەجروبە تاڵەکەی خۆشی وەلەو لاشە تۆزە زەرەری لێدا ئەبێ بە سێ کوچکەیەک ئەڕات بەلانی کەمەوە چەند ساڵێکی تر بەرگە دەگرێت بۆیە ئەوش خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە هەمیشە ڕاستە بێئەمەل بووە بەس ناکری هەر قسە بەڕێزان گەنجە جوانەکان کێشەتان نەبێ ئیشەڵا بەس بخوێن ناجح بنەی لەوە ئەو قسەیە بۆ تۆ ڕاستە بەس بۆ ئەو ڕاست نییە من لە ناخەوە کوڵاوم وەرە بزانە هۆکاری من چی بووە وەرە بەجیا بە تەنها قسەم لەگەڵا بکە وەرە کۆمنتی و گشتێکەکانی من بخوێنەرەوە وەرە لە چاتینی منەوە لە یەک بدەرەوە وەرە لە برادری من لە یەکی بدەرەوە هۆکاری خراببوونی من بدۆزەرەوە ڕەنگە تۆ بەس ئەوەنم پێ بڵێ بەختیار یەک شتت پێ دەڵێم کوڕم تۆ 3 ساڵە تەلەبێ منی لە میعدادێ ئەڵێم بەڵێ مامۆستا ئەڵێ من تۆ بناسم تۆ تەلەبەیەکی باشی 2 ساڵە عەیبت نەبوو 3-4 مانگە برادراتی فلان کەس دەکەی کە ئەویش کوڕێکی باشە بە سەری لە خۆی تێکداوە هەستەکەم تۆ خراپی کوڕم بە قسەم کە ئەو برادرە ئێستا کاتی برادراتی تۆی نییە تۆ ڕەنگە ئەم نەسیحەتە بۆ من بەرەکەت بێ نیعمەت بێ یاخود بەعکسەوە هۆکارەکەی ڕەنگە باوک بێ دایک بێ کەواتەوەش خاڵێکی گرنگ و مویمە